دلیلی ئەوەی کە لە ئێران ئەو ڕێگا قانونیە بەستراوە، ڕێگای مەجلیس بەستراوە بەهۆی شوڕای نیگەهبان و ئەوەی کە ئەو وزەی نیشانەیەکە ئەنجام دەدرێت بەسەر کۆمەڵگادا و ناڵ کەسانی دیە ئازاد و سەربەخۆ بچنە مەجلیس، دیارە خەڵکی بەو نەتیجەیە کەون کە بەخۆیان دەبێن لە خیابان بۆ مافی خۆیان و بۆ چارەسەری کێشەکانیان هەوڵ بدەن. ئایا ناکرێت ئێمە بڵین ئالتەرناتیڤێک مێتۆدێکمان بێکە نە ئەوەی کە بڵین یەکسەرە هەموو هەڵبژاردنێک هەر بایکۆت بێت نەخەریە هەموو هەڵبژاردنێک هەر بەشدار بین کە ئەساسەن نظامی انتخاباتی لە ئێرانە نەتەناسوبیە نەکەسرەتی ئەکسەریەتیە و تووشی قەیرانێکەوە ئەبینین کە جەمعیەتیش گۆڕدراوە حوزەهای انتخاباتی ئەو نظامەکە بازنەی بێ بە قەولی معروف هەنی لەوەیش دەرچووە ئەمە کێشایەکە کە ئەساسەن بە خودی انتخاباتی مەجلس